أولين نقش دف لموسيقى خانقاهية بوجا دف فقط مخصوص خانقاه درویش قادری بو قبلا اصلا موسیقی کردی به هیچ وجه اجرا نه ولی على موسیقی ملی بقول معروف یا سازگر خارجی پیدایش هیچ کام سازگر شاخصا معلوم نیه حالی کنه دفیش های بوجرسه معلوم نیه که درست بوده ولی لا ایران الان هزاران ساله که لخانقای درویش قادریه لیه درگی پس ایمه توانیم بیجینم دفعه طبق ام گفته که بودم بیجین ام دفعه هین خانقای درویش قادریه کرده ولی دف سازگ اصیل ایرانی لنا موسیقی ایرانیه بوده حضوری هست لادبیات ایرانیه ایران منظورم او امپراتوریه سا که تا مصر جزو ایران بوده تا میان رودان جزو ایران بوده تا ترکیه جزو ایران بوده نیمه لک روسیه جزو ایران بوده تا لملا تا هندوستان لو امپراتوریه جزو سازگل اصیل ایرانی بوده که بعد از حمله اعراب به ایران چون عرب گریج دین اسلامی هم بگه اسلامی جا موسیقی حرام بگه متاسفانه هر لحوله تی بس نشینیه که لنا خانقای درویش قادری عربا که بودن بولو گذر حلالی و حرامی خوی نجات با لنا ام خانقا اوید جز ایک لو خانقا هوا کسی چه بینیم بعد از هزاران سال نو خانقای درویش جز و مراسم یان شوگل سیشم و جمعه که اجرا کن دف نوازیه یعنی امام مدیون خانقاه درویش قادرین که دفیان ل 2000 و 3000 سال لمو برو حفظ کرده محفوظ کرده به صورت آینی لما مراسم خواهی اجرا کرده و امرو به امگه زمانك اما بدرجاي خوا بدرجاي معبود من خالق من ارقصين يعني باشكوترين حضور خو من درجاي خالق من رقص بو از اینکه موسیقی تو اگر چوار دانه ستونی بی محکم ترین ستونی ریتمه دف نقشی و رولی بو ایجاد هیجان و رقصه وک ریتمگری که مشخصا اونا خانقاه درویش قادریه بکاری وک حی الله وقت دایم که درویش به سر لیان و زمانی که به اوج رقص خواهی نگن اصلا تینو وسط وقت سولیست تین لو وسطا شروع کن بر رقص کرده من لسال 76 هتاوية وبصورة مقدماتي خريج أم شغل الدفسازية السنتية بوسية بوغم ولسال هشتاوة بصورة حرفية لناو شهر السنة بوسع الشغل أصيمانو خريج بكارين
چێوەلێکێ لە ناو سازێ دەفا بەکاریەوەن چێو ئەنوا دارە لێ ئەتانین استفادەکەین ئەتانین لە نارنج استفادەکەین لە گوێز استفادەکەین و هەروەها لە چێوێ تو و دارێ هەنگور استفادەکەین و ڕایشترینیان کە لە گشتی دەستڕەسی ئاسانترە و باشترە و نەدافپەزیرە لە بەرخۆرەوە دێر تەرەگەڵاوری و سۆکیژە چێوێ بیە کاژاوە. لمورد که دف لکلمه دوب یا دف آیام بر اساس ام صحبت دف عربی نیه مگرگ ما بیشم پیدان اصلا وقتی که دف لایران بگه هنوز عرب گل تمدن یا نوگه اصلا بادی نشین بگن اولین تمدن گل اولین شهر گلی که عربستان تاریخ ویل دوران دوستی مقصد من نیه اولین تمدن عرب گل بوسیده ایرانی گل وجودات که وقتی است چجوری ساز دف و دب العرب هات کنه اما کار بعضی اندیشمن گل و ادیب گل هن که وقتی لغت پیاکن انگار میکرد سرطانیان کشف کرد کلمه که هم پیاکر کلیک یان کرد بانم کلمه و که عمل عالم خیر چنین چیزی نیست واقعیت شتیتر واقعیتی که ام ایبینی نه ناو سنگ نوشته گلا لناو ادبیات منا حضور دف لناو ادبیاتا همیشه دف و نه دف و رباب دف همیشه ناو ادبیات ما حضوری بگه تاریخ 2000 سالی است هر وقت بودم وقتی که تاریخ دروه نوسه تلویزیون دروه جه مطبوعات دروه جن تو اینو تا که دیگه که خود به نتیجه واحد قشنگ ترگی من خم منال شاركم درويش خيزو شاركم لهر محليكا ازانك شهر السنة داد وانزد على محلي بو قطرچيان جورابات شوارباغ بير محمو بحال لهر محليكا دودانه و سيدانه خانقه بو من اکثرا اشوم حزم میکنم مراسم لتک باوک مالتک مامو ما چون بو خانقه شرایط خاصه است که دراویش تینه درو یعنی تیرنا کوچوکولان وقتی تین به استقبال مشایخ یا لم تکیه ورن بو تکیه میمانی رون مثلا تین دفلیانو ذکر کنانو سرلیدانن دراویش تین نا کوجی وردونه ما اترسیان وحشت مکر او وحشت چوکی جاری او صاید دفع بو وقلنا خلوا درويشكان ناترس يعني أو دفع بقدر أو الضربة هنجري أو الضربة قال كان هذا تأثير عجيب لبانو أبدا ترس همراه با أبوهات وعزمة الشكوه ترس ونه ترس لا عجينو جينو برينو ام ترسد تبدیل به اونس بود تبدیل به الفت بود تا نوجوان بود در 12 ساله بود خم بدون اینکه معلم بیه چون خانقات واشد دست خلیفه کان ممکن که دفلیان آت مالا تقلید مکرد هر بوجوره اول با وسیله تقلید شروع بود بعد وقتی که محمد رضا لطفی با عنوان سپاهدارنش هات کردستان برد مخانقه اویج وقت من جذب صدای دف بود محمد رضا لطفی که له هنمنگه برجسته لدوران طلای موسیقیرانه حرکت عظیمی کرد لتک محمد رضا شجریانه ام دو انسانه اعتماد فرگوره ام بو مردم اوانه که اهل موسیقیرانی بو بام بنیام گله لو زمانه به باور محمد رضا لطفی و به زحمات بنده که لفرجی گله اجرا من کرد
ساڵ 1353 دەف دوارە لەو بەستنشینیە کە لە تاریخەوە هاتە ناو خانەقای دەراویش قادری بەستنشینی کرد دوارە لە گۆشەیە خانەقای دەراویش قادریە و لەو ئینزوا هاتە دەرەوە دوارە هەڵگەڕیاوە ناو موسیقی ئێرانی. تولید کارگەر وەکو گۆلە سەدبەرگ و ئاتەشی دەرەنووسیان وەل چەندانەی تەسنیفگە لە وەک مەرا عاشق چنان باید کە هین پەرویز مشکاتیان بوو بە سەدای شاران نازری عەجیب بوو بۆ خۆد من ئەم سا یعنی سای شاران نازری و دەف بە یەکەوە مەچ بوو. چه دانستم که این سودا مرا از انسان کند مجنون دلم را دوزخی سازد آید و چشمم را کند جیون. بعدها لە تەک خانەوەدەی خۆمان لە تەک کامکارها لە تەک عدەیەکتر لە ڕەفیقگەلە گروو شێدا و گروو عارفە کۆنسرتگەلێکی لە سەراسەر جیهانە لە شماڵی ترین نقطەی ئەوروپا تا جنوبی ترین و لە ئامریکای شماڵی و تا ئامریکای مرکزی ئێمە کۆنسرتمان داوە. ئەگەر بێژم تواو دنیا ئاڵانە دەفەناسی کەمە ئێغراقە وەلی فستیڤال بڕۆگەل وانە کە ئەهل فستیڤالن هەمیشە فستیڤالن لە كل جهان ئاڵانە دەفەش ناسن و کوردستانە ناسن. حتا لە فستیڤالێک کە شاخصن نازانم کەم فستیڤال بوو نەخشەی ئێران بوو و لە بانە کوردستان و چرایەک مرەتەب هەر نووری هەدا کە ئەم دەفە ئەم موسیقیە کە ئێمە ئیجراکە موسیقی کوردی هینەوە مەنتەقە سا.
پوس ئەنوا حیوانات ئەتانین استفادەکەین پوسێکی ڕایەجە پوسی پەزە لە پوسی ماسی کە ماسی نەقەس و پوسی بزن یا گێز و پوسی ئاهو. لەواکە کوردستان نەخشە فرەگەورەیەکی بووگە لە ئینتقالە دەف و لە دەورەی باستان و بە ئێمڕۆ هیچ شەکێکی دیانە بە شکل و فۆرمگەل مختلفەوە دەف لە تواو دنیا شاید بێت بچکتر گەورەتر هەشت گۆش چوار گۆش وەلی بەم شکل و فۆرمە بەم هەیبەتەوە بەم سۆنۆریتۆ ڕەنگە سداییەوە بۆ سەرسەرگەلەوە هەڵقەگەلەو کە هەسی فقط شاخصان هین کوردستانە و پایتەخت دەف لە سەراسەر جەهانات توانین بیژین کوردستان مەحسوب دەبێت. زمانێکم من ئەوڵین بارێک هاتمەبان سەحنە دەفم لێدا لە جێژنەوە شیرازە جوان بووم حەزمە کرد بەم لە دەفەکە چازانم سایت ساڵۆنەکە بلەژنێتەوە نێنێش سدا بەردەکە ئەها چکارداری میکنی چه خەریکە چاکەی سایت دەفەکە تونەمداری سەدای دەف من نۆی زیێدا ناو میکرۆفۆنە تار و سێتار و بەغەڵدەسیەکانمە نێنەهێش گەرم و بەم لێ تواو ساڵۆن بلەژدێتەوە تواشاچیەکان هەڵسنەوە لە پاوە مەسەڵ لە نەزەر تەکنۆلۆژیا و میکرۆفۆنگەل ئەوەنە پێشرەفتی نەکرد و وەک میکرۆفۆنگەل فشەنگی ئەمڕۆز سەرفەن ئەمە بگرن باڵدەستێکە نەگرن نێنش ئەو گەر بێتەوە تا نەزەر ئاواداگرن گەر بێتەوە ئوفتەدە هر با جور داغمده یعنی باودل خم نوگر رو کراز شاید باورتان نوی 20 سال طول کشه که صدا بردارگل ایران ساید دفیان شناسی بازی کردن تک سازگله لطوا سازگله مرسوم متداول دنیا مرسوم متداوله خود تعریف موسیقی بیان احساسات پاک و زیبای انسانی نه بیان عصیانگل و عصبانیت گل او حرکت گل کنم بیان او عصیانگل است که جوانگل هستیان نشانیان اگر 1000 دانه هدف من به یکی له هدف گر من اوسا کم سازه به تو دنیا بشناسینین اگر با کاری که این دفعه و این بانتین یا حرکت گل آرتیست بازی او کاغری به اگر با کار شنونده خارجی جذب کن هیچ اشکالی کنی بیکا ولی وقتی خارجی که جذب وقت دف لیبا بيجي دفع مثلا نه اینکه فقط او حرکت گل نمایشه ربطی به دف نیه اصولا چتی تره و نه بنی دف اما اوتم وقتی که جذبه ویتر ریتم کن لیبن یعنی ریتم گلی که مثلا شناسنامه دفی است وقت مثلا حی الله حی الله حی الله أنواع دفلة كدروس مكرجة دفلة مختلفة ل كمان
به هیچ وجه ادعا نکم که واقعیتی و من فکر کما یکی لمنابع الهام مولانا مولوی بۆ شێرگەل خۆی دەف بووگە لە زەما خۆی یعنی سایت دەفیش نەکە بۆ چەم قساکەم بە ئەساس چە بۆ تواو شێرەکانی بە قەوڵ ئیمڕۆزیکە خۆمانەژین دەفخۆرە یعنی تواو شێرەکان مۆلانا توانین بە دەف لێ بای دام دەدام دام دەدام دیم دەدەدین دام دەدام ڕام دەدام ڕام دەدام ئەکسەرین ئەسان ئەنگار بۆ دەف وتکە یعنی حسەکەم من مۆلانا لە زەمانێکم شێرگەلی وتکە دەفی لێداوە ڕەقسیگە و شێری وتکە جێگا و قسەمە کرد ویان زانی خەریکم شعارام یا مەسەڵەن خەریکم بێستا تەبلیغ بۆ دەفەکەم وتم سازێکی کە تواو موسیقی حداقل لە ئێرانە متحد کرد امیدوارم زمانی موسیقی تواو دنیا متحد کا بە یەکەوە هەروەکە وتم مەسەڵ خوزستان سایک بۆ زیباییە وەک دەمامیان هەست واقعان سای شیرینی کە خەریکن دەف دێن ئەم ئێتحادیە لەبێن تواو موسیقیگەل مەقامی ئێران و موسیقی ئێرانە وجود ئاورد بخاطر بۆم سازە احترام قائلم هین دف بزن هین کف بزن که اقبال خواهی یافتن مردانه باش و غم مخور ای غم گسار مرد و زن